ئەم دیمەنانە بوونەتە سەر ئێشە بۆ وەزیری جەنگی ئەمریکا و ڕۆژانی داهاتوو ئەوەی یەکلا دەکەنەوە ئاخۆ وەزیرەکەی دۆستی ترەمپ بە ئاسانی لێی دەردەچێت یاخود بەڵایەکی بەسەر دەهێنن. ڕەنگە بیرتان بێت لە مانگی ئۆکتۆبەر 1964 بە وردی باسی بڕیارێکی ترەمپی کرد بۆ ڕێگرتن لەو کەشتیانەی مادەی هۆشبەر لە ڤەنزوێلاوە دەگوازنەوە. بڕیارەکەش ئەوەیە دەست لە هیچ کەشتێکی گوماناوی مەپارێزن، لە بری دەستگیرکردن بە موشک لێیان بدەن. ئێستا یەکێک لەم ڕووداوانە هەرای بەدوای خۆی داهێناوە. ڕۆژی 2 ئەیلول هێزەکانی ئەمریکا لە ناو ئاوی نێودوڵەتی ڤەنزوێلا هێرشیان کردە سەر بەلەمێکی گوماناوی. موشکی یەکەم کەشتەکەی تێکشکاند و زۆربەی سەرنشینەکانی کوشت. بەڵام دواتر لە ڤیدیۆکانی چاودێریەوە دەرکەوت دوو ڕزگار بوو خۆیان بە کەشتێکەوە هەڵواسیوە کەچی چەند خولەکێک نابات موشکێکی دیکە دێت و ئەوانیش دەکوژێت. ئەم هێرشە لە ئەمریکا بۆتە هەرا و قسەکە لەسەرەوەیە ئەو دوو کەسە مەترسیان نەمابوو بۆ لێدران. لە هەفتەکانی دواتر تا بنتاگۆن ڕوونکردنەوەیەکی جای پێشکەش کرد. وەزیری جەنگی ئەمریکا پیت هێگیست سەرەتا نەچووە ژێربار و وتی هێرشی دووەم هەڵبەستراوە، بەڵام چەند ڕۆژێک دواتر کۆشکی سپی وتی ڕووداوەکە ڕاستە و لەلایەن ئەدمیراڵ فرانک برادلی فەرماندەی ئەرکەکەوە مۆڵەتی پێدراوە. ئەماڵوێستا دژبەیەکە قسەی زۆری هێنایە سەر وەزیری جەنگ و لە هەردوو حیزبی گەورەی ئەمریکاوە لۆمەی دەکرا. سیناتۆر ڕان پاول یەکێک بوو لەوانەی وەزیری بەرگری بەوە تۆمەتبار کرد کە یان درۆی لەگەڵ کۆنگرێس کردووە یان ئاگاداری کردەوەیەکی کوشندە نەبووە کە لە ژێر فەرمانی ئەودا ئەنجام دراوە. کارگەیشتووە ئەوەی هەندێک کەس بڵێن ئەمەی ئەمریکا دەیکات بەرگری لە خۆکردن نییە، بەڵکو لە سێدارەدانی نایاساییە. ئێستا لێکۆڵینەوەی ورد لەم دۆسیەیە دەکرێت. کۆنگرێس ئامادەکاری بۆ دانیشتن دەکات و داوای بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆیەکی تر دەکات. گروپەکانی مافەکانی مرۆڤیش داوای لێکۆڵینەوەیەکی سربەخۆ دەکەن. لەولاشەوە ئەنجومەنی نیشتیمانی ڤەنزوێلا لێکۆڵینەوەی خۆی دەست پێ کردووە. ئێستا هەمووان دەپرسن کێ فەرمانی هێرشی دووەمیدا؟ ئایا ڕزگاربووەکان چەکدار بوون یان دوژمن؟ ئایا ئۆپەراسیۆنەکە یاسای شەڕی چەکداری جێبەجێ کردووە یان هێزی نایاسایی بەکارێناوە؟ ئەمە ئەو پرسیارانن کە وەڵامدانەوەیان سەر ئێشەکەی وەزیری جەنگ بە ئازارتر دەکات.